پیرۆزە موفق باوەڕتان بەوەی هەبی قەشە و مەلا و خواناز و خوان ئەمڕۆ لێرە زانکۆی سۆران هەستاوە بە سازکردنی مەراسیمێکی ڕێزلێنان لە یانەی سۆران بە بۆنەی سەرکەوتنیان بۆ خولی ناوابی کوردستان و چونکە لە سۆنگەی ئەوەی کە زانکۆی سۆران هەمیشە خۆی بە بەشێک لە کۆمەڵگا زانیوە و خۆی بە خاوەنی هەموو سەرکەوتن و دەستکەوتەکانی شاری سۆران دەزانێ بۆیە بە پێویستمان زانی ڕێز بگرین لە یانەی سۆران لە دەستەی کاریگەری یانەکە لە ڕاهێنەری یانەکەەوە لە یاریزانەکانیش ئێمەیان بۆ سوپاس بێزانینی زانکۆی سۆران و دەستخۆشی زانکۆی سۆران ئاراستەی یانەکە و ڕاهێنەری یانە هەروەها چەندین کۆمەڵێک دیاریمان ئامادە کردوون بۆ یانەکە. بەڕاستی نەبوونی یاریگا گەورەترین کێشەیە لە بەردەم ئەو پرۆسە ئێستا ئەمە تێداینە وەکو خولی نایابی کوردستان. طبعا پێشتر بەڵێنی نۆژانکردنەوە یاریگایی ناو سنتەری سۆرانمان پێدرا بوو لەلایەن سەرۆک حکوومەت یاریمی کوردستانەوە. بەڕاستی بە پێویست دەزانێت دووبارە ئەوە داوا بکەینەوە کە هەرچی زووە چارەسەری ئەو کێشەی بکرێتن لەبەر ئەوەی تاکەیانینە لە خولی نایابی کوردستان کە یاریگای تایبەت بە خۆمان نیە ئەو یاریگای بکە لە خۆلی پلێکەکانش بەکارماندێنە ئەوە بەڕاست بە شێوێکی فەرمی لەلایەن یەکی تۆپی کوردستان و ئاگدار کرێنەوە کە بەکار نایێت بۆ خولی نایابی کوردستان بەڕاستی ئەو گەورەترین کێشەمانە.